خۆمان بە شاناز و سەرفراز دەزانین کە ئەمڕۆ لەم دۆخە هەستیارەدا ڕێوڕەسمی دانانی بەردی بناغە و دەستپێکردنی پرۆژەی شاڕەی بابان، پرۆژەی شەقامی 100 مەتری سلێمانی بە چاودێری و سەرپەرشتی و بە پشتیوانی و ئامادەبوونی بەڕێستان بەڕێوە دەبین. ئەم پرۆژەیەکێکە لەو پرۆژە استراتیژیانەی کە بە چەند قۆناغێک و بە درێژایی 146 کیلۆمەتر جێبەجێ دەکرێت و لە ئێستادا گرنگترین و هەستیارترین بەشی کە 32 کیلۆمەترە لە پردی تاسڵوجەوە لەم شوێنەی کە بەڕێستانی لێن بۆ گوندی دەمرکان جێبەجێ دەکرێت. ئەم پرۆژەیەکێکە لە دەستەیەک پرۆژەی استراتیژی پەیوەست بە هەموو خەڵک و خاک و دەوڵەت و ژینگە و سەرمایە گوزاری پارێزگاکەمانەوە کە لەم ماوەیەدا بە هەوڵی تەواوکاریانەی خەڵک و حکوومەت و کەرتی تایبەت جێبەجێ کراون. پرۆژەی دروستکردنی شەقامی 100 مەتری سلێمانی پرۆژەیەکی استراتیجی گرنگی سلێمانی و کوردستانە بە ئاراستەی پەرەپێدانی ژێرخانی وڵاتەکەمان کە دەبێتە مایەی زیادبوونی زوڵەی ئابووری و بازاڕی کار لەم ناوچەیە بەگشتی و لەلایەکی تریش سیمایەکی جوانتر و پێشکەوتوتر دەدات بە شاری سلێمانی. سەرەڕای کار ئاسانی بۆ هاتوچۆی هاوڵاتیان و ڕزگارکردنی سلێمانی لە کێشەی ترافیک و قەرەباڵغی ئەم شەقامە دوای تەواوبوونی وا دەکات خەڵک ئاسانتر بگاتە شوێنی کارکردنی و ئاسانتر لە هەر دەروازەیەکەوە داخلی شاری سلێمانی ببێت و بگاتە ئەو شوێنەی کە مەبەستێتی. بەم جۆرە دوای تەواوکردنی ئەم پرۆژەیە کە دڵنیام بە پشتیوانی خوای گەورە و حکوومەتی هەرێمی کوردستان لە سلێمانی لە زۆر ڕووەوە وەک ئێستا نامێنێت. پرۆژەکەش لە کاتی جێبەجێکردن و پێش تەواوبوونیشی جوڵەی بازرگانی و هەلی کار لە سلێمانی زیاد دەکات و دوای تەواوبوونیشی شارەکەمان جوانتر و بێگرفتر دەبێت. خۆم زۆر بە بەختەوەرەزانم و خۆشحاڵم کە ئیمڕۆ لەگەڵێەوە بەشدارم بۆ دانانی بەردی بناغەی شەقامی 100 مەتری سلەیمانی کە بێگومان یەکێکە لە پرۆژە هەرە گەورەکان و استراتیجیەکانی حکوومەتی هەرێم بە تایبەتی بۆ شاری خۆشەویستی سلەیمانی. خۆشەویستانی ئەم شارە شایانی ئەم پرۆژەیە و زۆر پرۆژەی گەورەتریشن و ئێمەش لە حکوومەتی هەرێم بەڵێنی ئەومان داوە کە خزمەتکاری خەڵکی خۆمان بین و لە سەرەتای دەستپێکردنی ئەم کابینەیە بەڵێنی ئەومان داوە کە گرنگی بە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بدەین کە یەکێک لەمانە دروستکردنی ڕێگەوبانەکانن لە دەرەوە و لە ناو شارەکانی هەرێمی کوردستاندا. بۆیە پیرۆزبایی لە خەڵکی خۆشەویستی شاری سلەیمانی دەکەم و سوپاسی گروپی کۆمپانیەکانی قەیوانیش دەکەم کە ئەوان ئامادە بوون ئەم پرۆژەیە جێبەجێ بکەن. ئێمە لە حکوومەت بەڵێنی خزمەتگوزاریمان بە هەموو هاوڵاتیانی کوردستان داوە بەبێ جیاوازی. هەر وەک دەشبینن پرۆژەکانی ئێمە لە سەرەتای دەستپێکردنی حکوومەت دەستیان پێکرد بەڵام بەداخەوە دوای ئەوە تووشی چەندین قەیران بووین، قەیرانی ئابووری و دواتریش بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا کە لە زۆر ڕوویەوە ڕێگری کرد لە جێبەجێکردنی بەرنامەکانی حکوومەت. بەڵام دەستپێکردنەوەی ئەم پرۆژەیە ئاماژە بەوە دەدا کە ئێمە ئێرادەیەکی بەهێزمان هەیە لە حکوومەت و نایەڵێن نە قەیران و نە ئەم گرفت و کێشانە بمان وەستێنن و ژیان و خزمەتگوزاری بەردەوام دەبێت.